بار سڵاو لێبێ ئێرە بەردەرکی سەرای شاری سلێمانیە کەمێک بەر لە ئێستا ژمارەیەک پاسکیل سوار لە شاخی ئەزمە ڕووگەیژەوە کە بەڕێکەوتبوون گەیشتە ئێرە چالاکی ئەمان و بەکارێنانی پاسکیلۆک و خۆیان دەڵێن بە بۆنەی ڕۆژی جیهانی کە شناسیەوەیە کە دەیانەوێ ژینگە سەلامەتتر و تەندروستتر بێ بزانم ئامانجیشان زیاتر لەم بابەتە چی بۆ دەبینی کە پاسکیل سوارەکان گەشتونەتە ئێرەوە بە نمایش لەسەر هاتوونەتە نێو سنتەری شاری سلێمانی کاگامان سڵاو ئێوە ئامانشان لەم چالاکیە چی بوو بە چ مەبەستێکتان سڵاو بۆ ئێوەش وەکو ئەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی کەش و هەوایە لەگەڵ چالاکی کاتژمێری زەوی ئێمە هەستاین بە ڕێکخستنی ئەم چالاکیە ڕێکخراوی ژینگەی سەوز لەگەڵ گروپی پاسکیل سواری ژینگە دۆستی لەگەڵ کۆمەڵێک بەڕێزی شاری سلێمانی پاسکیل سواری بەتوانای شاری سلێمانی هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە بە ناوی لە شاخەوە بۆ شار بۆی ئەو جیاوازیە ببینین کاتێک کە ئێمە لە ناو شارە گوزەراکەین ئایا لە شاخەکانە چیە گوزەرێ ژینگەی ئەو ناوچانە چی لێ هاتووە لە گۆیژۆ هاتینە خوارەوە بینیمان بەم چەند ڕۆژەی کە سەیرانکرد لەو شوێنانە بووە چەنە کاریگەریان لەسەر ئەو ناوچانە بووە لە پیسکردنی ئەو سروشتەمان بینی لە سروشتێکی زۆر جوانەوە بەداخەوە لە کۆتایی ڕێڕەوەی کە پێی هاتین بەرەو شار پاشەڕۆیشی زۆری مرۆڤەکانمان بینی کە لێ فڕێدراوە بەداخەوە کامە جێگای داخە پامی ئێمە ئەمڕۆ لەم ڕۆژە ئەوەیە کە بە هاوڵاتیانی شاری سلێمانی بڵین کەوا پاسکیل سواری ئەتوانرێ ژینگەیەکی جوانە پێبەخشێ لە ڕێگەی پاسکیل سواری ئەتوانی گوزەرکی بەناو ژینگەیەکی جوانە ئەتوانی تەندروستیەکی باشە هەبێ ئەتوانی ئاش بیتەوە لەگەڵ ژینگە ئەم پەیامەمان هەڵگرتووە ئێمە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێک گەنجی خۆشەویستی شاری سلێمانیە کە پێکەوە لەناو بەردەرکی سەرا کۆمەڵێک زانیاریین بۆ هاوڵاتیانی کە لێرەن دەربارەی کێشە ژینگەیەکان و چۆن ئێمەی تاک بتوانین چارەسەریکەین خۆمان ببین بە بەشێک لە چارەسەرەکان ئەوەندەی ئێوە ئاگادار بن چەندە خەڵکی زیاتر ئێستا ڕوو لە بەکارێنانی پاسکیلەکە کە زۆربەی زۆری تۆژینەکانیش باز لەواکەن کە پاسکیل هەم لە ڕووی ژینگەیی و هەم لە ڕووی تەندروستی و بۆ مرۆڤەکان بەسوودا و ئەمڕۆژ لەم بۆنەیە دیسان ئێوە پاسکیلتان بەکارێنەوە دەستان خۆش بە سەرەتا بەخێرهاتنتانەکەم بەڕاستی ئێستا خەڵکانێکی زۆر ڕووناکرێتە وەرزشی پاسکیل سواری کامەش هەم لە ڕووی ژینگەییەوە سفایەکی هەیە کە ئێمە کەمتر ئۆتۆمبیل بەکارێک کەمتر ژینگە پیسەکەین هەمێ ئۆکارێکی تری ئەوە هەیە کە تۆ تواناو لیاقەی خۆ بۆ کۆرشێ بەکارهێنی خۆشبەختانە ئێمە ڕۆژانە گەشتەکەین کەم تا نزیک بۆ شوێنی دوور بۆ شارەکانی دەوروبەری سلێمانی بۆ شارۆچکەکان ئێمە ڕۆژانە گەشتەکەین خۆشبەختانە هاوڵاتیەکی زۆر ڕۆژانە گەشتەکەن لەگەڵمانە و ئەمەش بە خۆشحاڵیەوە چین هەم بۆ لیاقەی خۆشمان و هەمیش بۆ پاراسی ژینگە و خۆم هەم بە کەلتورکردنی وەرزشی پاسکیل سواری بەهار ئەمانە ژمارەیەک لە گەنجان لە سلێمانی کە و خۆشان دەڵێن دەیانەوێت برە و بەم کاری پاسکیل سواری بن لە چوارچێوەی بۆنەکانە زیاتر برێوی پێ ئەدەن و زیاتر کاری لەسەرەکەن بۆی کە خەڵک زیاتر ڕوو لە بەکارێنانی کەەوە چەندین پێشبڕکێ و ئەنی دەرفەت ئەڕەخسەن بۆی کە هاوڵاتیان و گەنجانی زیاتر لەگەڵانە بەشداریکەن چالاکەی ئەمڕۆژیان هەر لەو چوارچێوەدایە کۆک و خۆیان دەڵێن بە بۆنەی ڕۆژی جیهانی کەشناسی کە یەکێک لە ئامانجەکانیان بووە کە دیارە ئەم ڕۆژەش لە ساڵی 1950 لەن ڕێکخراوی کەشناسی جیهانیەوە کە ڕێکەوتنامێک لەو کاتە داواژوو کراوەتە 71 ساڵ بەر لە ئێستا ئەم ڕۆژە کە پەسەند کراوە لەو کاتەوە ساڵان لەم ڕۆژەدا چالاکی جۆرا و جۆری ژینگەی بەڕێوە دەچێەوە ئەمەش یەکێک بلو چالاکانی کە ئەمڕۆ شاری سلێمانی بۆ بۆنەوە بەڕێوە چووە بەڵێ گۆران سپاس.